بەیاننامەی ڕاگەیاندنی هاوپەیمانی هێزە سیاسییەکانی کوردستانی ئێران. خەڵکی خەباتکاری کوردستان، حیزب و لایەنە سیاسیە کوردستانی و ئێرانیەکان، ئازادی خوازان و خەبات گێڕانی سەرانسەری وڵات، بزوتنەوەی سیاسی و نەتەوەیی کورد لە ڕۆژهەڵاتی کوردستان دەیان ساڵە بە شێوەی ڕێکخراو و بەردەوام دژی سەرەڕۆیی و دەسەڵاتی دیکتاتۆری ناوەندگەرە لە پێناو مافەنەتەوەیی و سیاسیەکانی خۆیدا خەبات دەکات. کوردستان دوای شۆڕشی ساڵی 1357 و هاتنە سەرکاری کۆماری ئیسلامیش هەر سەنگەر و ناوەندی سەرەکی خەبات و خۆڕاگری دژی ئەو ڕەژیمە سەرکوتکەرە بووە. کوردستان لەو ماوەیەدا تێچوویەکی زۆری بۆ خەبات و خۆڕاگری خۆی داوە. شەڕی بەسەردا سەپاوە، دەیەن ڕێبەری سیاسی ئێعدام و تێرۆر کراون، هەزاران ڕۆڵەی خەباتکار و چالاکی سیاسی شەهید بوون و لە زیندانەکاندا گیانیان لێ ئەستێنراوە. کوردستانیش وەک جوغڕافیایەکی داگیر کرا و میلیتاریزە کراوە و بە سیاسەتی سەرکوت و تاڵان و بڕۆ لەلایەن حکوومەتی کۆماری ئیسلامیەوە ئیدارە کراوە. ئێمە ئەم حیزبە سیاسیانەی هاوپەیمانی هێزە سیاسیەکانی کوردستانی ئێرانمان واژۆ کردووە بە پشتبەستن بە مێژووی خەبات و تێکۆشانمان و بە سەرنجدان بە پێویستیەکانی وەڵامدانەوە و خۆدیتنەوە لە دۆخی سیاسی ئێستای ئێراندا کە ڕەژیمی کۆماری ئیسلامی هیچ شەرعیەتێکی سیاسی بۆ نەماوەتەوە، بەڵام مەخابن بەهۆی پەرتەوازەیی هێزە سیاسیە دژبەرەکانی ڕاوەستاو بووە. لە کوردستان وزە و ڕیزەکانی خەباتگێڕی خۆمان یەک خستووە و هاوپەیمانیەکی سیاسیمان ڕاگەیاندووە. مەبەستی سەرەکی ئەم هاوپەیمانیە کە پاش قۆناغی گۆڕینەوەی بیرروڕا و کاری مەیدانی لە ناوەندی دیالۆگ بۆ هاوکاریدا پێکاتووە، یەکڕیزی و هاوخەباتی پتر بۆ پەرەدانی زیاتر بە بزوتنەوەی سیاسی کورد لە ئێران و پێدانی قورسایی و دەوری زیاتری کوردستان و بزوتنەوە سیاسیەکەی لە خەبات دژی کۆماری ئیسلامی، دەستەبەرکردنی ماف و ئازادیەکانی خەڵکی کوردستان و چۆنیەتی داڕشتنەوەی ئێرانی داهاتووە. ئامانجە سەرەکی و هاوبەشەکانمان لەو هاوپەیمانیەدا خەبات بۆ ڕووخەندنی کۆماری ئیسلامی ئێران، بەدیهێنانی مافی دیاریکردنی چارەنووسی کورد و بنیادنانی دامەزراوەیەکی نیشتیمانی و دموکراتیک لەسەر بنەمای ئیرادەی سیاسی نەتەوەی کورد لە ڕۆژهەڵاتی کوردستانە. ئێمە بە پشتیوانی لە خەبات و ناڕەزایەتی سەرانسەری نەتەوەکانی ئێران دژی کۆماری ئیسلامی لەو قۆناغەدا پێ لەسەر پێویستی هەماهەنگی و هاوخەباتی سیاسی و مەیدانی نێوان حیزبە سیاسیەکان و ڕێکخراوە مەدەنیەکانی کوردستانی ئێران لەگەڵ حیزب و ڕێکخراوە سیاسی و مەدەنیەکانی بەشەکانی دیکەی ئێران دادەگرین. ئێمە وێڕای داکۆکی لە شکڵگرتنی قۆناغێکی گواستنەوەی دموکراتیک و گشتگیر بنەمای هەر هاوکاری و هاوپەیمانیەکمان لەگەڵ لایەنەکانی دیکە بە ڕەسمیەت ناسینی مافی نەتەوەیی نەتەوەکان، قبولکردنی دموکراسی و ڕەتکردنەوەی هەر جۆرە دیکتاتۆریەک دەبێت. ئێمە لەو هاوپەیمانیەدا باوەڕمان بە پاراستنی ژینگە و دادپەروەری کۆمەڵایەتی، مافی یەکسانی ژنان و پیاوان، چەسپاندنی هەڵبژاردننی ئازاد، دابین بوون و دەستەبەرکردنی مافە بنەڕەتیەکانی هەموو پێکهاتە نەتەوەیی و ئاینیەکانی کوردستان و بەدامەزراوەکردنی سیستمی بەڕێوەبەری و دموکراتیک لە ڕۆژهەڵاتی کوردستان هەیە. هاوکات لەگەڵ ئەوە هەوڵدان بۆ دامەزراندنی نظامێکی سیاسی دموکراتیک و سێکۆلار لە ئێران کە مافی پێکهاتە نەتەوەیی و ئاینیە جۆرا و جۆرەکانی ئەو وڵاتە دەستەبەر بکات بە ئەرکی خۆمان دەزانین. ئێمە باوەڕمان وایە لە ئێستادا پتر لە هەر کاتێک
یەکێتی سیاسی و هاوگوتاری لایەنە سیاسیەکان و تێکۆشانی هاوبەشی مەیدانیان مەرجی بەهێزکردنی پێگەی کورد لە هاوکێشە سیاسیە بەردەوام بگۆڕەکانی ئێرانە. بۆیە ئامادەی هاوکاریکردنین لەگەڵ هەموو حیزب و لایەنە سیاسیەکانی دەرەوەی هاوپەیمانیەکەمان و هەموو خەڵکی کوردستانیش بۆ خۆدیتنەوە لەو هاوپەیمانیەدا بانگهێش دەکەین. هاوپەیمانی هێزە سیاسیەکانی کوردستانی ئێران 3 ڕەشەمەی 1404 ئەندامانی هاوپەیمانی هێزە سیاسیەکانی کوردستانی ئێران پێکهاتوو لە پارتی ئازادی کوردستان، پارتی ژیانی ئازادی کوردستان، حزبی دموکراتی کوردستانی ئێران، سازمانی خەباتی کوردستانی ئێران، کۆمەڵەی زەحمەتکێشانی کوردستان.